بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه عزيزان وخۆشەویستان بەردەوامی لەسەر قسەکردن لەسەر بابەتەکانی فقهی زەکات ئەمڕۆ قسە لەسەر ئەو کەسانەکەین کە زەکاتیان پێ ناشێ. بەڕێزان کۆمەڵی خەڵکمان هەیە زەکاتیان پێ ناشێ. یەکێک لەوانە هەر کەسێک بە دەربوو لەو هەشت ڕیزەی کە خوای پەروەردگار باسی کردێن و من دەرسی ڕابردوو قسەم لەسەر کرد زەکاتیان پێ ناشێ کەواتە زەکاتەکە حەسریەن بۆ ئەو هەشت سنفاشێ. لەو هەشت سنفەی شا زەکات بەکێ ناشێ. هەر کەسێک نەفەقەی واجب بێ لەسەر کەسێک ئەو کەسە ناتوانێت زەکات بدا بۆ نمونە. زەکات ئینسان ناتوانێت بە مناڵی خۆی بدا کە لەگەڵێتی لەسەر ماڵ و لەسەر یەک سفرە و خوانن. زەکات بە باوک و دایک نادرێ مطلقاً بە باپیر و نەنک نادرێ. زەکات بە کوڕ و کوڕەزا و کچ و کچەزایش نادرێ. هەموو ئەمانە ئینسان ئوسولی خۆی لەگەڵ فروعی خۆیان ناتوانێت زەکاتیان پێ بدا. ئەمێنێتەوە سەر خوشک و برا مام و خاڵ و پور و ئەمانە بەڕێزان زەکاتیان پێ ئەشێ بە مەرجێک لەگەڵ خۆت نەبن لە ماڵێکە یان نەفەقەیان لەسەر کەسێک نەبێ کە نەفەقەی لەسەر تۆ واجبە. بۆ نمونە تۆ خوشکێکت هەیە کەم ئەندامە بەڵام خوشکەکەت لە ماڵی باوکتە نەفەقەی لەسەر باوکە واجبە. مادەم نەفەقەی لەسەر باوکە واجبە تۆ واجبە خزمەتی ئەو خوشکەت بکەی ناتوانی زەکات بی بەو خوشکەت کە نەفەقەی لەسەر باوکت واجبە چکۆ گوای دابێتێ بە باوکێ چکە ئەرکی بەخێوکردنی ئەو لەسەر باوکتە لەبەرەوە تۆ پێویستەکە مادەم باوکە لە ژیانە ماوە ئەگەر باوکە لە ژیانە نەبێ دایکە لە ژیانە نەبێ خوشکێکی مەسەلەن کەم ئەندامت هەبێ نەفەقەی لەسەر تۆ نەبێ ماڵی جایە مێردی خۆی هەیە ئەتوانی زەکاتی بیتێ برایەکی هەژارت هەیە نەفەقەی لەسەر تۆ نییە ئەتوانی زەکاتی بیتێ. بەڵام ئەگەر بۆ نمونە باوکت مردووە کۆمەڵی خوشک و برای مناڵی هەتیوت هەیە کە ئەوانە تۆ برا گەورەیانی نەفەقەیان لەسەر توێ ناتوانی بە زەکات بەخێویان کەی چکە نەفەقەیان واجبە لەسەر جەنابت. لەبەرەوە ئاگامان لێی بێ ئەم کەسانە نەفەقەیان پێ ناشێ زەکاتیان پێ ناشێ کە نەفەقەیان واجبە لەسەر کەسەکە. زەکاتی ژن بە مێرد ئەشێ بەڕێزان بۆ بەڵام بەعکسەوە نابێ چونکە نەفەقەی ژن لەسەر پیاو واجبە بەڵام نەفەقەی پیاوەکە چەند هەژار بێ و ژنەکە چەند دەوڵەمەند بێ نەفەقەی پیاو لەسەر ژن واجب نابێ. لەبەرەوە ژن ئەتوانێت زەکاتی خۆی با بە مێردەکەی ئەگەر هاتوو مێردەکەی هەژار بوو بەڵام مێرد قەت ناتوانێت زەکاتی ماڵەکەی با بە خێزانەکەی و بە زەکات بەخێویکە. ئەگەر هاتوو ڕوویدا بۆ نمونە ئێمە زەکاتماندا بە کەسێک کە پێی ناشێت لە ڕووی نەزانیەوە ئەو کاتە دیم زین ئەم کەسەی پێمانداوە کێیە. جاری ئەوەلان ئەگەر کەسێک زەکاتی بە کافر دابێ یا بە کەسێک دابێ کە پێی نەشێ بەڕێزان کەسێک بە ئاشکرا مەسەلەن دژایەتی دینەکە خوانە ناسە ئیمانی بەخوا نییە نە بە خۆی نە بە مناڵی دروست نییە زەکات بدەیت. جاری وا هەیە ئێماکەوینە دووڕێیانی ئەوەی کابرا ئەڵێ جا کاکە ژنەکەی دەسەڵاتی چییە؟ کاکە ژنەکەی چۆن دەسەڵاتی چیە ژنی پیاوێکی بێدین و خوانە ناس بێ؟ دوایەوە کە ئێمە خزمەتی ژن و مناڵەکەی ئەەکەین کاراسانی بۆ ئەو ئەەکەین ئێمە ئەشین ماڵ و مناڵەکەی بەخێوەکەین ئەوش خۆی ئەچێ ئەو پارەی کە وەری ئەگری ئەیا بە قومار و داوێن پیسی و خراپەکاریە. ئێمە چخوا بەردانە بە زەکات ماڵ و مناڵی ئەو بەخێوکەین ئەوش پێ معاشقی بۆ خۆی وەربگرێ و خەرجی کاواگای لە ماڵ و مناڵەکەی خۆی نەمێنێ. لەبەرەوە ناکرێت ئێمە بە پارەی زەکات کاراسانی بۆ بێدینی خەڵک بکەین ناکرێت بە پارەی زەکات ئێمە تەشجیعی خەڵکەین لەسەر بێدینی ڕێخۆشکەریان بین بۆ ئەوەی زیاتر برەو بدەن بە بێدینیەکەیان. وئینەما زەکات بۆ خەڵکێکە کە ئێمە ئیعانەی بکەین لەسەر دابینکردنی بژێویەکانی ژیانی خۆی و خانەوادەکەی و مناڵەکانی و ئیعانەی بکەین لەسەر دینداری و خواناسی کەواتە زەکات بەمانە ناشێ. هەر کەس پێیدان بەڕێزان بۆ نمونە تۆ زەکاتدا بە کەسێک بێدین بوو حەزەکەم بزانی ئەو زەکاتە دەرناچێ ئەبێ جارێک کە زەکاتەکە دەرکەیتەوە ئەوەی کە داوتەبە و وەکو هەدیەیەک پێت داوە وەکو سەدەقەیەک پێت داوە چونکە سەدەقە و زەکات جیاوازن. زەکات ئیلا بۆ هەشت سنفە ئەشێ کە خوای گەورە باسییانەکە بە مەرجی ئەوەی کە موسڵمان بن. بەڵام سەدەقات هەدیە بە هەموو کەسێکەشێ. ئێستا تۆ حیوانێک سەدەبڕی ئەیکەی بەخێر بۆ نمونە ئەم حیوانە ئەکرێ بە سێ بەشەوە بەشێکی ئەبێ بۆ فەقیر بڕوە فەقیری موسڵمان بەشێکی وەکو هەدیە ئەڕوە ئەوەی هەدیەیە بۆ کافر ئەبێ بۆ موسڵمانە بێ بۆ هەر کەسێکە بێ کە توی ئەتیادیە بتەوێت بەسەری بکەیتەوە دراوسەیەکت هەیە بێدینە ئەتوانی پشکێ گۆشتی بیتێ وەکو هەدیە ئەیدەیتێ وەکو زەکات و خێر نایدەیتێ چونکە سەدەقە و خێر بەوانە ناشێ. خێر بە دەوڵەمەند ناکرێ بەڵام هەدیە بۆ دەوڵەمەند ئەچێ. بەشێکی تریشی بۆ خۆت بەکاری دێنی وەکو خانەوادەکەی خۆت. لەبەرەوە ئەمە خاڵێکە ئاگامان لێ بێ کە زەکات دەدەین ئەگەر زەکاتماندا بە کەسێک پێی نەئەشیان بە دەربوو لەو واقعە ئەو کاتە زەکاتەکە دەرناچێ و ئەبێ ئێمە بیدەینەوە. بەڵام جاری وا هەیە ئێمە زەکات دەدەین بە کەسێک بە گومانی ئەوەی کە
زۆر فەقیر و هەژارە بەڵام دوای دەرکەوت ئەو هەژارە نییە ئەو پێویستیەی نییە یا بۆمان دەرکەوت لەوانەیە بۆ سەلەن شتێکیشی هەبێ بۆ خۆی ئەمە واجب نییە تۆ زەکاتەکە دەرکەیتەوە بۆ چکە وردەکاری لەمەیان زۆر زەحمەتە این تۆ واجب نییە بچی کابرای فەقیر بگری بڵێ وەرە پێم بڵێ چەندێ هەیە لە ماڵەوە ظاهری ئەیبینی ڕوت و ڕەجاڵە خاوەن پێداویستیە بۆ نمونە پارەی پێشک نابی ئەمە هاوکاری ئەەکەی دواتر ئەگەر دەرکەوت دوای چەند ماوەیەکیش بۆمان دەرکەوت کە ئەمەش زەکاتی پێناشێ تەواو زەکاتەکە ئینشاءڵڵا جێ خۆی گرتووە بەڵام مەسەلەی بێدینەکە جیاوازە لە مۆزوعە ئەوانە بەڕێزان هەر پێیان ناشێ ئەساسن ئەو مەخرەجی کە تۆ پێوداوە مەخرەجێکی شەرعی نییە لە بەرۆبی عادی زەکاتەکە بکەیتەوە خاڵێکی تر کە بیزانین لە مەسەلەی زەکاتە ئەوەیە بەڕێزان گواستنەوەی زەکات لە شارێک بۆ شارێکی تر لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر باش نییە من ناڵێم حرامە بەڵام هەتا ئەتوانین زەکاتەکانمان لەو شوێنەی کە هەمانە زەکاتەکانمان خەرجکەین بۆ نمونە تۆ هەتا دراوسەکانی خۆت وەستا بن باش نییە زەکاتی ماڵەکەت بدەی بە خەڵکی تر مادەم دراوسەکانی خۆت محتاجن هەتا خزمەکانی خۆت محتاجن خزمەکانی خۆت لە دراوسەکانیشی لە پێشترن هەتا وەکو دراوسەکانی وەستا بن مەیدە بە خەڵکی منتیقەکە تا خەڵکی منتیقەکەت وەستا بن مەیدە بە خەڵکی بۆ نمونە ناوچە و شارەکە بەم شێوازە هەتا ئەوانی کە نزیکن لێتەوە لە ڕووی کەسایەتی خوێنەوە و لە ڕووی جۆغرافیاوە هەتا ئەوانە نزیک بن لێمانەوە باش نییە ئێمە زەکاتی پارەکانمان بدەین بە خەڵکی تر لەبەرەوە گواستنەوەی زەکات دروست نییە و شەرعی نییە ئیلا اللهم مەگەر بۆ نمونە حاجە یا پێداویستیەکی ضرورمان هەبێ یعنی بۆ نمونە منتیقەیەک بوومە لەرزەلی ئەداوە گەوەی چەند ساڵی پێشوو لە ئێرانە لە منتیقەی سەرپێڵی زەها و ئەو ناوەڕوویدا خەڵک دروست بوو ئەو کاتە زەکاتی منتیقە ئیسلامیەکان بچێ بۆ ئەو منتیقەی کە منکوب بۆ تووشی کارەساتێکی سروشتی بووە یا بۆ نمونە کەسێک هاتووە ئەبینین باری دارایی زۆر ناتەواوە ڕێبوارە لە وڵاتەکەی ئێمەیە دروستە پێ بدەین با خەڵکی ئێرە نەبێ یا دروستە هاوکاری خەڵکانێکی تر بکەین بۆ مەشاریعی داعوی گرنگ بۆ نمونە جالیاتی ئیسلامی لە وڵاتانی ئەوروپا جالیاتی ئیسلامی لە وڵاتانی ئەفریقیا کردنەوەی مزگەوت سنتەر و مەراکیزی داعوی زەکات بۆ حاڵەتی ضرورات ئەگەر زانیمان ئێمە لە وڵاتەکەی خۆمانە لە شارەکەی خۆمانە خەڵکی زۆر شیا و مستحقمان نییە دروستە زەکات هەناردەی شوێنی تر بکرێ ئەگەر زانیمان لەوێ ضرورترەوە پێداویستی زیاترمان هەیە بۆ ئەو شوێنانە خەڵێکی تر هەیە بەڕێزان ئیستیسمار واتە و بەرهێنانی پاری زەکاتە بۆ نمونە ئێمە پارەیەکی زەکاتمان هەیە بۆ خەڵکی هەژار کۆمان کردوێتەوە ئەمانوێ بە پرسی خەڵکە هەژارەکە خۆیان کۆمپانیایەک خستەخانەیەک بۆ نمونە جامیعەیەک بۆ مناڵەکانیان بکەینەوە دروستە و کارێکی ڕێگە پێدراوە ئەگەر لە پێداویستی فەقیرەکان زیاتر بوو ئیسیسمانی ماڵەکە بکرێ بەڵام خاڵێک زۆر گرنگە ئەوش ئەوەیە ئەم مؤسسانی کە بە پارەی زەکات دروستەکرێن ئەبێت تەنها مناڵی هەژار ئیسفادەی لێ بکە خەڵکی دەوڵەمەند بۆی نییە بەبێ بەرامبەر ئیسفادەی لێ بکە گریمان ئێمە خەسخانەیەکی گەورەمان کردو بە پارەی زەکات ئەو کەسانی کە هەژارن دێن لە خەسخانەکە عیلاجەکرێن ئەمانە بەبێ بەرامبەر عیلاجەکرێن بەڵام ئەگەر دەوڵەمەند هات دەوڵەمەند ئەبێ پارە بدا چونکە ئەو مؤسسەیە کە بە پارەی زەکات دروست کراوە بە کابرای دەوڵەمەند ناشێ و کابرای دەوڵەمەند بۆی نییە ئیسفادەی لێ بکە ئەمە خاڵێکە لەوە بەرهێنانی دامەزراوە خەیریەکانە گرنگە ئێمە ئاگامان لێ بێ جامیعەیەکمان کردوتەوە مناڵی هەژارەکان ئاساییە بەبێ بەرامبەرتیا بخوێنن بەڵام ناکرێ مناڵی دەوڵەمەند بەبێ بەرامبەرتیا بخوێنێ چونکە ئەو پارەیە پارەی زەکاتە و پارەی زەکات تەنها بە فەقیر ئەشێ ئەو کە دەوڵەمەندە پارەی زەکات بەو ناشێ لەبەرەوە ئەمە خاڵێکە و هەر کاتێکی ویستمان ئەو دامەزراوەی کە بە پارەی زەکات کردومانە تەصفیەی کەین ئەبێ دیسانەوە کە تەصفیەمان کرد فرۆشتمان یا ویستمان بێخینە پرۆژەیەکی ترەوە پرۆژەکە دیسان لە بەرژەوەندی خەڵکی هەژار بەکار بێ کەسێک سەهمێکی بۆ نەڕوا کە دەوڵەمەند بێ ئەمە سەبارەت بە ئیستیسمارکردنی پارەی زەکات کە زۆر کەس پرسیاری دەربارە ئەکەن ئایەوە بەرهێنانی پارەی زەکات بۆ دروستکردنی دامەزراوەی خەیری پێی دروستە بەڵێ بەمەرجێک خەڵکی دەوڵەمەند لی مستەفید نەبێ بەبێ بەرامبەر ئەوانەی کە لی مستەفید دەبن تەنها هەژارەکانن بەبێ بەرامبەر و ئەو هەشت صنفن کە خوای پەروەردگار باسی کردوون کە بۆیان هەیە پارەی زەکات وەربگرن وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين